ئەم شەو کاتژمێر 8:30 خولەک یاری نێوان یانەی نەورۆز و شۆرتە بەڕێوە دەچێت، بەڵام بەبێ ئامادەبوونی هاندەری هەردوولا لە نێو یاریگای نەورۆزدا لە شاری سلێمانی. ئەمەش دوای ئەوە دێت کە لە ڕۆژی 22/4 بۆ هۆی شەڕ و دەمەقاڵێ لە نێوان هاندەرانی هەردوویانەی نەورۆز و زاخۆ لەم یاریگایەدا و تیایدا 62 کەس لە هەردوو لاو لە هێزە ئەمنیەکان بریندار بوون. بۆیە فیدراسیۆنی تۆپی پێی عێراق بڕیاریدا بە ئامادەنەبوونی هاندەران لە یاریەکاندا هەتا کۆتایی ئەم وەرزە. ئەمەی دەیبینن ئەم دەرگایە ئەگەر ئەو سزایی فیدراسیۆنی تۆپی پێی عێراق نەبووایە، ئەوە ئەم دەرگایە بەر نەدەکەوت لەبەر هاندەر و چوونە ژوورەوەی هاندەران. بەڵام ئەمەی ئێستای بینن دەرگاکان سەرجەمی داخراوە، تەنها ستافی یاریگاکە و ئەو ستافی لەگەڵ یاریزانەکان و یاریزانەکانە دەتوانن بچنە ژوورەوە. بۆیە هیچ کەسێکی دیکە ڕێگە پێدراو نییە، تەنانەت بکە قسەم لەگەڵ بەرپرسانی یانی نەورۆزیشدا کردووە کە ئەوان نیگەرانن لەو دۆخی کە ڕوویداوە و لە وتوێژدان لەگەڵ فیدراسیۆنی تۆپی پێی عێراقدا لەسەر ئەو بڕیارانەی و ئەو سزایانەی کە دەرکراوە تایبەت بە ئەو سزایانەی کە هەیە لە سەریانەکە کە بڕی 25 میلیۆن دینار بۆ هەرێکە لە یانەی نەورۆز و 25 میلیۆن دیناریش بۆ یانەی زاخۆ وەک سزا لیان وەردەگیرێت. پاشان ئامادە نەبوونی هاندەرە لە یاریەکانی یانەی نەورۆز لە هەتا کۆتایی ئەم وەرزە. بۆیە ئەمان دەیانەوێت وتوێژیان لەگەڵا بکەن کە نزیکەی 5 یاری ماوە لێرەدا بۆ ئەوەی کە ئەم وەرزە تەواو ببێت، بەڵام ئەوەی کە هەیە هیچ هاندەرێک لێرە نییە. چواردەوری یاریگای نەورۆز بە تەواوەتی چۆڵە. لە ڕابردوودا کاتێکە یاری نەورۆز بەڕێوە دەچوو، ئەم چواردەورە زیاتر لە 15 بۆ 20,000 کەس کۆ دەبەوە کە لەم کۆتاییەشدا چەند یاریە کرابوو بەبلیت کە 13,000 کەس دەگرێت ئەم یاریگایە. 13,000 کەس و زیاتریشە هاتنێرە و ئەم چواردەورە لە لەفە لە چا لە میوەهات و چەندان جۆری دیکەی تیا بوو، قەرەباڵغی و جۆش و خۆشەی زۆری پێوە دیار بوو. بەڵام ئێستا بە شێوازێک چۆڵە تەنها هێزە ئەمنیەکان و ستافی یاریگاکە و ئەو ستافانن کە لەگەڵ یاریزانەکاندان. بۆ یەکە من کە قسەم لەگەڵ بەرپرسانی یانەکەشدا کردووە، باسییان لەوە کرد کە یانی شۆرتا باسییان لەوە کردو ئەگەر هەر کەسێک بێتە ژوورۆ ئەمان دەست بەجێ ناو یاریگاکە بەجێ دەهێڵن، لەبەر ئەوەی نایانەوێت هیچ کەسێک ناو یاریگاکە ببینێت. تەنانەت لەگەڵ چاودێرەکانی شەکە قسەم کردو، باسییان لەوە کرد ئەوانیش بۆیان نییە بچنە ژوورۆ و تەنانەت ناو یاریگاکەش ببینن. بۆیە سزاکان قورسن لەسەر یارینەی نەورۆز. هاندەران ئامادەییان نییە کە ئەم چەند یاریەی کە ماوە لەم وەرزەدا نەورۆز بەبێ هاندەرانی یاریەکانی ئەنجام دەدات. بۆیە زۆر کەس دڵناخۆشی خۆی بە نەبینینی یاریەکانی نەورۆز دەردەبڕێت، بەڵام لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە یاریەکان پەخش دەکرێت و دەتوانن لێوە بیبینن، بەڵام هاندەران دەیانەوێت لێرە ئامادەییان هەبێت. بۆیە سزاکان لە سەر یاریگای نەورۆزە، لە سەریانەی نەورۆزە و لە سەریانی زاخۆیە، بەڵام تا ئێستا هیچ وادەیەکیش بۆ دووبارەکردنەوەی ئەو چەند خولەکەی یاری نێوان نەورۆز و زاخۆ دیاری نەکراوە. بۆی ئەمان چاوەڕوانی وەڵامن دانەشیان لە بڕیارەکەی فیدراسیۆنی تۆپی پێی عێراق گرتووە کە بزان وەڵامیان چی دەبێت، بەڵام تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە. بەڵام بڕی 25 میلیۆن دینار بۆ یانەی نەورۆز و 25 میلیۆن دینار بۆ یانی زاخۆ وەک سزا بۆیان دانراوە و چەند بڕیارێکی دیکەش هەیە لەوانە کە ڕەنگە یاریگاکە تەلبان بکرێت بۆی کە هاندەران چی دیکە نەتوانن شت هەڵبەنە ناوە، بەڵام ئەمەیان تا ئێستا تەنها قسەی لەسەر کراوە و نەک بۆ بڕیاری لەسەر نەدراوە.